پێم باش نەبوو کۆماری ئیسلامی ئێران ڕێگەیدا فیلمی وا بڵاو بێتەوە چونکە کۆماری ئیسلامی ئێران خۆی ئەزانیە سەنگەری پێشەوەی تێکشکانی داعش پێشمانگە بووە هەم لەگەڵ یەکێتی هەم لەگەڵ پارتی هەم لەگەڵ حکوومەتی هەرێم هەم لەگەڵ جەنابی کاک مەسعود و لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە و کاتێ شێخ جەعفەر بووە من بە وردی ئاگادارم کە ئێران لە حەمرین بەرەوسەرەوە نە ئێران پێش دروستبوونی حەشدی شعبی نە ئێران دوای دروستبوونی حەشدی شعبی نەیانتوانیوە فیشەکێک بەبێ پێشمەرگە بتەقێنن کە یارمەتیان هێناوە یارمەتیان بۆ پێشمەرگە هێناوە یعنی چی یعنی پێشمەرگە لە سەنگەرە بۆ ئەوان یارمەتیان هێناوە پێشمەرگە لە قوربانیدانە بۆ ئەوان یارمەتیان هێناوە ئێمە ناکرێت فەرامۆشی کەین کە ئێران و لە پێش هەمویانەوە سەردار سلەیمانی هیمەتیان بۆ ئێمە کردووە بەڵام هیمەتیان لە سەنگەرێکا کردووە کە پڕ بووە لە خوێن همەتیان لە سەنگەرێکا کردووە کە دەیان هێزی داعشی پێش ئەوە شکاندووە عێراق لەکوێ توانی بگاتە مووسڵ بەبێ پێشمەرگە عێراق لەکوێ توانی بگاتە مەخور بەبێ پێشمەرگە عێراق لەکوێ توانێت کەرکووک بپارێزە کە سوپاکەی ئینیاری کردبوو بەبێ پێشمەرگە عێراق چۆن ئەگەیشتە جەلەولا و سعدیە بەبێ پێشمەرگە چۆن ئەگەیشتە دووسخڕبات و بەبێ پێشمەرگە لەبەرەوە من پێم وایە ئەو فیلمە ینی تشویشی حقیقەتەکانە بەڵام ئەم حقیقەتەش نابێت ڕەتفعل تووشی ئێمە بکە ڕۆڵی ئێران و بەتایبەتی ڕۆڵی هاوپەیمانان لەبیر بەرینەوە نەبوونی یەکدەنگی بڵێ هەڵەیەکی استراتیژیە نەبوونی یەکدەنگی هەڵەیەکی استراتیژیە هەندێک کۆبوونەوە لە بینی پارتی و یەکێتی و گۆڕانەوەمانە کرا تورسکاییەکی یا بە خەڵکەکە بەڵام کاتێکمانزانی پارتی بەتەنها چۆ بەغدا یەکێتی بەتەنها چۆ بەغدا کاتێکمانزانی هیوای کوردستان ڕاگەیەنرا کە من لەگەڵ ئەوە نیم لە بینی ئەو فراکسیۆنی ڕاگەیەنراوە لە بینی کوردستان کێشەکان زۆر قوڵ بکرێ خۆزگە ڕاد نەگەیەنرایە بەڵام کە ڕاگەیەنراوە لەگەڵ جوانیبی پۆزتیفی ئەوانە تەعامل بکرێ باشە و داڵدە بدرین هەمومان باشە بۆیە ئەو هەڵە استراتیژیە زوو چارەسەر نەکرێ چاوەڕوان نەکەین بەغداد تێنەگا ئەم هەڵە استراتیژیە چۆن ئەقۆزێتەوە هەڵەکانی ئێمە ئەقۆزنەوە بەغداد هەڵەکانی نەبوونی یەکگرتنی هێزە سیاسەکان ئەقۆزنەوە بەغداد